بەریکاری وەزیرمانەیە ڕایشکارمانە لە هەموو جۆرە پۆستێکی تێدا. دکتۆر سلااو لێبێت دەمێت پێم بڵێت چەند کەیس ئەم ساڵ ڕوانەی دەرگاکانی هەرێمی کوردستان کراوە. زۆر سپاس وەکو باسم کرد ئێستا لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکە ئەم ساڵ 267 کەیس تا یەکی 12 و پێشبین دەکرێت تا کۆتای ئەم ساڵیش هەندێکی کەس زیاد بکات چکە خۆی پرۆسەی کارکردنەوە بەردەوامە لەو پرۆسەدا و ئەو 267 تقریبا لەگە کەیسەکانی ڕابردوو باسم کە نزیکەی 105 کەسی لێدا یاگەیلایی کراوەتەوە 47 ئیدانەی تێدا بوو و تقریبا 54 کەسیش ئیفرازی تێدا بوو 136 یان 37 کەس هێشتا لە قۆناغی محاکەمەیە و مەجموعەی کێشیان لایەن دادگاکانی جنایەت و جنەحجاری مەسەلەنگە کەم کوڕی تێدا بێ دەگەڕێنەوە ناو دەگەڕێتەوە بۆ محاکمی تحقیق. من پێم وایە ئەم ژمارەیە ئەگەر بە من مقارنەکردن لەگە توانای سنوورداری دەستەی داسپاچی و کەمی ژمارەی محقق و فەرمانکان گونجاوە لەگەڵ ستافی مؤسسەکە یانی ئەگە برێم ئەوە لەگەڵ تواناکان و ئیشەکە مقارنە بکردن مایە گونجاوە هەچ بە تەدریجیش ساڵ بە ساڵ ئەو ژمارە زیاد دەکاوکو مقارنەشم بۆکردن لە بینی ئەم ساڵ و پار. باشە دکتۆر دواکەوتنی پێکەنانی کابینەی نوێی حکوومەت کاریگەری دەبێت لە سەرکارەکانیەوە ئێمە کو مؤسسەیەک ئیشی خۆمان دەکەین وەکو باسم کردوتم فەرقێ لە بینی مؤسسەی نەزاهە و ڕئیسی نەزا بەڵێ دەسەرش دەستی سوپاشی ماوە یاسایی تەواو وەکو زۆر وەکو چۆن حکوومەت تەواو وەکو چۆن پەرلەمان بەڵام ئێمە زووتر بەڵام مؤسسەکە ئیشی خۆی دەکات دەکا بەڵام ئەم پێمان باشە پەرلەمان هەبوو بێ پەرلەمان و دەستگای چاودێری گەورە زۆر پێویستمان بە هەمواری یاسا هەیە بەتەکید لە بوونی پەرلەمانی شەکان باش دەڕۆ باشە زۆرترین ئەو کەسانی کە لە دادگان بە چ پارێزگایەکەن وەڵاهی وەکوتم داتاکارمان لانیە بەڵام ئەکید لە راپۆرتی مانجیەک بۆتان تهدید دەکەین زاری وایە دۆک دەبی زاری وایە سلێمانی دەبێ زاری وایە هەولێر دەبێ حەسەب ژمارەواتە ئێمە ئەم جادەرین ئەو داتانەی لای ئێمە لەسەر ئەو معلوماتانەیە کە بۆمان دێواتە شەردی ئەمە کۆی واقعەوە بێ بەڵام تۆ داتە لەسەر چ بڵێن نسبە لەسەر چ بڵاوکە لەسەر ئەو سکاڵانەی کە لای خۆ تۆمارەکرێ. باشە بەرزترین پۆستیەکە لەنێ ئەو سکاڵاندا هەیە وەڵا هەمووی تێدایە ئەوەی کە قەزت ئەوەی کە ئەم ساڵ حکم درراوە بەڵام وەزیرمان هەیە بەریکاری وەزیرمان هەیە ڕایشکارمانە لە هەموو جۆرە پۆستێکی تێدا تاوکە ئێستا کۆمەڵی کەیس ماون لە نێودادگا کۆمەڵی کەسیش زیندانی کراون ئێستا لەو کەسانی کە سزایان بۆ دەرچێت لە نێو زیندانەکان هەندێکیان دادگا وەقت تەنفیزیان بۆ دەکە هەندێکیان نایکە ئەوەی کە وەقت تەنفیزە کە بەڕاستی زۆر حالەتەکان زۆرە خۆشدای هەم جارێ من لەگەڵ دادوەرە بە ڕێزەکانی دادگاکانی ڕخنم لێگرتووە کە نابێ ئەوە بکرێت بەڵام ئەڵێن لەبەر ئەوەیە بەشێک لەو کەسانە سابقەیان نەبووە بەڵێ ئەوەی کە وەقت تەنفیزی بۆ نەکرێت بە تاکید چێتە زیندانەوە.